ئەو شوێنەی لەگەڵ خێزانەکەم لێینا دەڵێ چ پەیوەندیەکی بە منەوە هەیە؟ نا تەنها پێویستە من بیر لە هەموو شتێک بکەمەوە لە تۆش پێویستە بەجددیتر بیری لێ بکەمەوە. من لەگەڵ تۆ هیچ حسابێکم نییە. کانعان وتی بڕۆ ئاگەر لێی بێ هاتوو ماگەم لێت بێ. بە هەڵا وتوێتی ئەسڵەن دەبێ من ئاگام لێت بێ. چەند جار کەنعان بە تۆی وتووە بەدەستی بەتاڵ گەڕاویتەوە، بەڵام کە ئەوە سەری دەکەم و دەتبینم بۆم دەردەکەوێ تەمووز هەڵا دەکا. بەڕاستی؟ زۆریش بە بڕوای خۆم بە دڵنیاییەوە هەروایە، بەڵام گەر من و تۆ بین بە تیمێک پێی پیشان دەدەین کە دەتوانین چی لەو بکەین. کەنعان نافرۆشم. کێ وتوێتی بیکرۆشە؟ من دەڵێم کە یانی با یەکتری پارێزین خۆمان بۆ کەنعان بسەلمێنین، بۆیە من دەرفەتێک پێشکەش بە تۆ دەکەم. چییە؟ عەلی کرگس هەفتەی دادێ زەماوەند دەکا. تۆ لە کاری ئانگەکە بکۆڵەوە بزانە چۆنە بۆ تۆ ئەم یاری مناڵەیە، منیش کەنعان ڕازی دەکەم. ئیتر بە ئەم کارە بە ڕێگەی تۆ جێبەجێ بکەین. تەمووز ها؟ تۆ وە من.